لە دوای 12 ساڵ هێشتا لە سادەترین خزمەتگوزاری سەرەتایی بێبەشن، نە تۆڕی ئاو، نە ئاوەڕۆ، نە کۆنکرێتکردنی کۆڵانەکانیان بۆ نەکراوە. ئێرە گەڕەکی کانیاوە لە سلێمانی و زیاتر لە 300 ماڵی تێدا نیشتەجێن، بەڵام بە پاساوی قەیرانی دارایی چەندین ساڵە بەڵێنی ناڕاستیان پێدەدرێت. هیچ خزمەتگوزاریەکمان نییە، سێتەن کێریان بۆ دابین کردوین بۆ ئەو دەستخۆشییان لێکن لەم بارەوە، تۆڕی ئاوەڕۆشیان بۆ کردوین هێشتا بێکجاری و تاو نەبووە، بەڵام ئێمە کتابەکەمان بەس تۆڕی ئاوەڕۆ نەبووە، ئاویش بووە، هەردووکیان بە یەکۆیە، ئێستا ئاوەکان لێگرتوینەوە، تۆڕی ئاویان بۆ نەکردوین، هەر ئەمڕۆ نابیانی بەسەر چاو بەسەر سەر و ئەمانە بەڕیان کردوین. هاتوین ئەمڕۆ کۆبوونێتە داواکارین لە حکوومەت کە ئەم ئیشە ئێمە جێبەجێکە. وەڵڵا هەرەڵێن بوجە نییە و بەسەر چاو ئیتر ئەوە هیچ دیار نییە. وەڵڵاهی لە هاوی ناتە بوو تۆز وێرانی کردوین لە زستانە قوڕ و چڵپاو، ئیتر کۆڵانێکەوە کۆنکرێت نەکرابی یاخیر نەکرابی ئەوێ حاڵی چۆن بێ. ئەوان بە بیانووی ئەوەی کەوا بوجە نییە ئەمانە باری ئابووریان باشنێن نەکراوە تا ئێستا. بۆ گەیاندنی داواکاریەکانیان ڕێگەی بینینی پارێزگاری سلێمانیان گرتوۆتە بەر و لە بەردەم بینای پارێزگای سلێمانی گرت بوونەتەوە. ئەم ڕێگەی پێشتر چەند جارێکی دیکە تاقییان کردوتەوە بە شارەوانی سلێمانیشەوە، بەڵام تا ئێستا داواکاریەکانیان هەروەکو خۆی بەجێبەجێ نەکراوی ماوەتەوە. بەڕاستی ینی زۆر ینی بێتان بووە لە بێ ئاویە لە کانینا اینجا زێرابیشیان بۆ هەڵکەنوین بەڵام بۆیان کردوین گەڕەکەەکە هەمووی هەڵکەنراوە و هەموو خۆڵ و قڕەکە دەرکەوتوتەوە. بەڕاستی ئەم زستانە ناتوانین مناڵمان تەنانە ناتوانێت بچێ بۆ دەوامیش ئەگەر بارانێ ببارێت. بەڕاستی بەس کێشەی ئاومان هەیە 2 ساڵە 3 ساڵە هەوڵەین، یعنی ئەوە نزیکەی 7 ساڵە من ماڵم لێ بێ ئاوین بە تەنکەر ئاومان بۆ دێ، ئاوی تەنکەریش بەشمان ناکات، دیاییمان نایە 300-400 ماڵە بین ئەچین بۆ هەش شوێنێکە لە ئایدێوێ. ئەمە حاڵی بەشێکی زۆر لە گەڕەکەکانی دیکەی سلێمانیشە. حیزبەکانی دەسەڵات پارەیەکی زۆر بۆ بانگەشەی هەڵبژاردنەکان تەرخان دەکەن، بەڵام بۆ خزمەتگوزاری دەڵێن قەیرانە و پارە نییە. دانیشتوانی ئەم گەڕەکانەش دەڵێن دەسەڵاتداران کارێکیان کردووە، خەڵکیان لە خۆیان تووڕۆ بێزار کردووە و ئەنجامەکەشی دەبینن. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.